لم يكن لجماعة معينة ولا لفئة محددة. پشتیوانی هەر کەسێک دەکەین بۆ حکوومەتی داهاتوو ملکەچی گەل بێت. دەمانوێت سەرۆکۆمارێک هەبێت بتوانێت بڕیار بدات و هەنگاوی دەستوری بنێت دوور لە فشاری حیزبی. سەرۆکوەزیرانێکیشمان دەوێت لێپرسراوەتی کابینەکەی لە ئاستۆ بگرێت و دوور بێت لە فشاری سیاسی هەر لایەنێت. لێپرسراوێکمان دەوێت نیشتیمانی و ئازاد بێت بۆ وڵاتەکەی و سەروەری بپارێزێت لەبەرەوەی گۆڕەپانی سیاسی عێراق بە وەرچارخانی گەورەدا تێدەپەڕێت. پێویستە هەمووان ئاگادار و وەشیار بین و لایەنە ئەرێنەکانی لەبەرچاو بگرین. على تجاوز المحن وحرصهم على وحدة التراب. وفي هذه المناسبة أيضا یادکردنەوەی شەهیدان لەم قۆناغەی گەلەکەمانی پێدا تێدەپەڕێت هەنگاوێکە بۆ پێکەوە ژیانی دووبارە و لێک نزیکردنەوەی لایەنەکان لە هەموو قۆناغەکاندا دەبێت بچەسبێت. لە ئێستاشدا کاتی کارکردنە بۆ پێکێنانی حکوومەتێک بتوانێت فەرمانڕەواییەکی یەکسام بکات و بتوانێت بەرەنگاری هەموو ئاڵنگاریەکان ببێتەوە. ئەوەش دەزانین عێراقێکی ئارام باشترین دەوڵەتە کە بەپێی دەستور بەڕێوە بچێت. ئێمە پێویستمان بە دووبارە پێداچوونەوە هەیە بۆ هەموو کایەکانی حکوومەت و سیاست و پێویستە حکومڕانیەکەمان بچێتە سەردەمێکی نوێوە و ئەمەش بە یەکڕێزی دەبێت بۆ پاراستنی خاکەکەمان و حکوومەتەکەشمان کار بکات لە پێناو جێبەجێکردنی ئاشتەوایی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. نستذكر الشهداء، نستذكر شهيد المحراب ورفاقه. واجبنا جميعا كمتصدين للمسؤولية أن نضع مصالح شعبنا. نابێت ناکۆچیە سیاسیەکان بگەنە بنەماکانی بنیادنانی دەوڵەت. دیموکراسی پارێزراوترین ڕێگەیە بۆ ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات و پاراستنی ئاشتی و پێکەوە ژیانی کۆمەڵایەتی گەلان. لە ئێستاشدا دوژمنان گرە و لەسەر شکستپێنانی ئەزمموی دیموکراسی دەکەن لە عێراقدا. ئامانجی هەمومان ئەوەیە عێراق بێتە یەکێک لە وڵاتە سەرکەوتوەکان بۆ ئەو مەبەستەش پێویستە لایەنە سیاسیەکانی عێراق یەکڕیز بن. وهذا هو ما آمن به الشهيد السعيد محمد باقر حكيم رحمة الله عليه. أيها الأخوات، أيها الأخوة، إن الصراعات الجارية في بعض دول العالم وڵاتانی ناوچەکە ڕوبەڕۆی تیرۆر بوونەتەوە. هۆکارەکەی دروستبوونی چەند گروپێکی تونڕە و لە یاسا دەرچووە. ئەمڕۆژ عێراق لە قۆناغێکی نوێدایە و نابێت عێراق بگەڕێتەوە بۆ شکستەکانی ڕابردووی. بۆیە دەبێت پەرلەمان پێداویستی بە پەلە جێبەجێ بکات. والكرامة والإنسانية والشريعة السمحة